هەرێمی کوردستان بۆچی دەکرێتە ئامانج ئەوەی لە پشتی پەردەوەیە چێ دەگوزارێت بۆچی شوێنە هەستیارەکانی هەرێمی کوردستان دەکرێنە ئامانج لە کاتێکدا هەرێمی کوردستان وتوێتی ئێمە بێلایەنی لە سەرەتاتا گفتوگۆ لەو بارەیەوەکەی لەگەڵ بەڕێز نزار سۆرچی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ و دواتریش لەگەڵ بەڕێز مازن غەریب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک گفتوگۆ لەبارەی هەوڵەکانەکەین بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵک ئێستا لەگەڵ کاکوزارە و گفتوگۆی سەرەتا باسم کرد شرۆڤەکەین بەڕێز کاکوزارم کاتت باش سپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا نەمەوێ خوێندنەوەی جەنابەت وەکو کارکتەرێکی سیاسی یان ئەندام پەرلەمانێکیان وەکو هاوڵاتیەشی هەرێمی کوردستان چییە دەربارەی ئەوەی کە هەرێمی کوردستان تەکید لەوە کاتەوە کە ئێمە بێلایەنین بەڵام ڕامانە کێشنە ناو جەنگەکە. سڵاو کاتە باش کاکزانە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بەداخەوە گوێبیستی ئەم هەواڵانە دەبین بەداخەوە بۆ جارێکی تر کەوا هێرشێکی ترسنۆکانە هێرشێکی تێکدەرانە بۆ سەر نووسنگەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کرا بەداخەوە بۆ ئەم کارە تیرۆریستیانە ئەم کارە کارێکی سەر لە شێواون کارێکی ترسنۆکانن لە کوردی پندێکێ ئەڵێ شەڕ لە بادینە تۆز لەبەر دەرکەی ئێمە کاکە هەرێمی کوردستان بەرەو ئاوەدانی دەڕوا هەرێمی کوردستان بەرەو خۆشگوزەرانی دەڕوا هەرێمی کوردستان جارێکتر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بژایتەوە ئێمە تێناگەین سەبەب چییە ئەسباب چیەکەوە ناحەزان و نەیارانی گەلی کورد بەردەوام هەرێمی کوردستان دەکەنە شوێنێک دەکەنە پێگەیەکەوە بەردەوام هێرش بکەنە سەر دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هێرش بکەنە سەر هاوڵاتیانی سڤیل لە هەرێمی کوردستان نەکردام و دەستگاکان بەڵکو چەندین جار لە پێشتریش هێرش کراوەتە سەر هاوڵاتیانی سڤیل لە هەرێمی کوردستان بۆیە ئەمە کارێکی تێکدەرانە و ترسنۆکانەیە ئەم کارە کارێکی نەخوازراوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان نیگەرانی خۆیان دەربڕیوە خەڵک پێ نیگەرانە هاوڵاتیان پێ ناڕەحەتن بۆ ئەوەی ئێمە دوور و نزیک حکوومەت هەرێمی کوردستان لەم ئاگربارانە لەم کێشەی نێوان ئەمریکا و ئێران و ئەو گرفتانەی کەوا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستانە هەرێمی کوردستان زۆر جوان خۆی پاراستووە هەرێمی کوردستان تا ئێرە زۆر تەوازونەکەی بەباشی ڕاگرتووە تا ئێستا هەرێمی کوردستان تەرەفێک نەبووە بۆ هیچ کارکتەرێک یاخود بۆ هیچ لایەنێک سەبارەت بەم ڕووداوە نەخوازراوانەی کەوا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەنە ئێمە تێناگەین یعنی نازانین سەبەب چییە هێرشەکان دەکرێنە سەر هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی حکوومەت و دام و دەستگای ئەمنی و هاوڵاتیانی سڤیل لە هەرێمی کوردستان ئەمە بەداخەوە یعنی جێی سەرزەنشکردنە جێی هەڵوێستە وەرگرتنە بۆیە ئەبێ نەتەوە یەکگرتووەکان یاخود وڵاتە زلهێزەکان یاخود عێراقی فیدرال ئەمان ئەبێ هەمویان هەڵوێست وەرگرن هەرچەندە ئەمڕۆ بەیاننامەکەی سەرۆک وەزیران عەلی زەیدی کەوا ئیدانەی کرد بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی عێراق و داوای ڕوونکردنەوە دەکرێت لیجان پێکاتوە بەڵام ئەمانە پێم وایە نابێتە هۆی ئەوەی کەوا ئەم کارە تیرۆریستیانە بوەستێنرێ بۆیە ئەوەی جێی مای خۆشحاڵی ئێمەیە ئەوەی جێی خۆشحاڵیە کەوا دەبینین یەک هەڵوێستی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان جێی خۆشحاڵیەکەوە ئەمڕۆ ئەو بەیاننامانە ئیدانەکردنی ئەم کارە تیرۆریستیانە مایەی دڵخۆشی گەلی کوردن ئەمڕۆ یەکێک لە کارکتەرێکی سیاسی لە کوردستانی باکوور سەرکۆنەی ئەم کارە تیرۆریستەی کرد بەڵام لە کۆتا پەیامەکەی دەڵێ ئەم سەدەی ئازادی گەلی کووردە ئینشاءڵڵا بەرەو ئازادی گەلی کورد بەرەو سەرکەوتن دەڕوا بۆیە بەڕاستی لای ئێمەمانان ئەم کارە تیرۆریستیانە هیچ قازانجێک بە دوژمنان و بەیانارانی ئێمە ناگەینێ گەلی کورد لەوە وشارترە لەوە تێگەیشتوترە بەداخەوە کەوا چاویان هەڵنایە بەو ئازادی و بەو خۆشگوزەرانی هەرێمی کوردستان یعنی بەڕێز کاک نزار پێت وایە ڕەهەندێکی پشتی ئەو بۆردومانانە پەیوەندی بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بێگومان کاکزان ئەگەر تۆ سەیری بارودۆخی وڵاتانی دراوسێ بکەی ئەوان چەندین ساڵە دەوڵەتن چەندین ساڵە مؤسسەی گەورن کەوا دەبینن هەرێمی کوردستان
لەم محنەتە و لەم خۆشی و لەم ئاوەدانی و هەر ڕۆژە و پرۆژەیەک و مەشارەعێک ئاوەدان دەکرێ و دەکرێتەوە بەدڵنیاییەوە ئەمانە ئەم خۆشگوزەرانی هەرێمی کوردستانیان لاقبول نییە. یان دەبینن ڕۆژ بۆ ڕۆژ خطابی سیاسی پارت و لایەنە سیاسیەکانی کوردستان بەرەو یەکڕێزی دەڕوە. دوێنێ لە یادی 16 ئابی پارتی دیموکراتی کوردستان جەنابتان ئاگادارن وەکو ڕاگەیاندکار بینیتان کەوا پیرۆزبایی لایەنە سیاسیەکان، پیرۆزبایی پارتە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا وا دەردەخا ئەمە تەبایی و یەکڕێزی گەلی کورد نیشان دەدا و ئەمڕۆ ئەم ئیدانەکردنە و سەرکۆنەکردنی ئەم هێرشە تیرۆریستیە لە هەر چوار پارچەی کوردستان هەموو پارت و سیاسیەکان بەبێت جیاوازی بە پێکاتەکانیشتەوە بگرە ئیدانەی ئەم کردەوە تیرۆریستیان کرد. بۆیە ئەمە جێی خۆشحاڵیە بۆ ئێمەمانان کەوا دەبینین ئەمڕۆ گەڵی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەیەک تەبایی و بەیەک دەنجی و بەیەک ڕێزی پێکەوەن. بەڵێ کاک نزار ینی لە سەرەتادا کە باسمان کرد کە هەرێمی کوردستان خۆی بێلایەن کردووە، بەڵام چیتر گرینگە بۆ ئەو هەڵوێست یەک ڕێزە خۆی ئەمە ناتوانین یان نامانێت بڵین ناتوانین. بە تایبەتی من لەگەڵ سوورچیە قسە دەکەم، سوورچەکان قەت ناڵێن ناتوانین وانە هەمیشاڵێن ئەزێتە بێمێت دەتوانین قەت ناڵێن ناتوانین بارودۆخەکە چەند سەختیش بێ بۆیە بەڵام واقعیان مەسەلەن ئێمە بۆی ئەو پێشکەوتنانیان بۆی ئەو ئارامی هەرێمی کوردستان بپارێزین چەند گرینگە خیتاب گوتارێکی یەکگرتووی یەک ریزمان هەبێ و بڵێن جەخت لەو بکەین کە ئێمە بەشێک نین لە هیچ لە شەڕ و ئاژاوەکان. بێگومان ئەوەی جەنابەت باز دەکەی هیچ کارێک نییە کەەوە ئێمەمانان نەتوانین بیکەین بەدڵنیاییەوە ئەوەی جێی خۆشحاڵیە مای خۆشحاڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەر لە هەموو شتێک یەک ڕێزی و تەبایی پارت و لایەنە سیاسیەکانە. بۆیە ئێمەمانان وا ناڕوانین کەەوە شتێک هەبێ نەتوانین بەدڵنیاییەوە دەتوانین و لە ئایندێکی نزیکیش ئینشاءالله شتی باشتریش بەڕێوە دەبێت سەبارەت بە یەک ڕێزی و تەبایی گەلی کوردستان لە هەر چوار پارچەکانی هەرێمی کوردستان. و ئەمەی جێی خۆشحاڵیە ئەمڕۆ بینیمان کەەوە ئەم پارت و لایەنە سیاسیەکان بە پێکاتەکان بە کریستیان و مەسیحی و ئاشووری و تورکمان هەمویان سەرزەنشت و یاخود ئیدانەی ئەم کردەوە تیرۆریستیان کرد. بۆیە ئێمە وا دەبینین کەوا کوردستان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پێگەیەکی یەکڕێزی و تەباییدا بەرەو دەوڵەت بوون دەچێت. پێم وایە ئەم سەدەیە سەدەی ئازادی گەلی کورد دەبێ ئینشاءالله و تا ئێرەش پێمان وایە زۆر بەباشی توانیمان بێلایەنی خۆمان لەنێو ئەم ئاگرا لەنێو ئەم جەنگادا بسلمێنین. بۆیە ئەوەی جێی نیگەرانی ئێمەمانانە ئێمە لامان سەیرەکەوە بۆچی مؤسسەیەکی ئەمنی، بۆچی نووسینگەی سەرۆکی حکوومەت، بۆچی ماڵی سڤیل ماڵی هاوڵاتیانی سڤیل لە هەرێمی کوردستان بۆچی ئەم شوێنانە دەکرێن ئامانج. یعنی گوناح و زەمبی ئێمەمانان چییە؟ بۆچی ئێوە ئەمە خۆی لە خۆی داوا نیشانە دەکەوە ئەم سەقامگیری ئارامی و هێمنی و خۆشگوزەرانی و ئاوەدانی لە هەرێمی کوردستان هەیە چاویان ئەم خۆشگوزەرانی هەرێمی کوردستان نابێنن بۆیە دەیانەوێ بەم کارە تیرۆریستیانە بەم کردەوە تیرۆریستیانە ئارامی هەرێمی کوردستان تێکدەن بەڵام بەدڵنیاییەوە خەیاڵیان خاوە چونکە پێگەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێگەی ئینتیمای قەومی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و یەکڕێزی پارت و لایەنە سیاسیەکان یەکڕێزی سەرکردایەتی سیاسی گەلی کوردستان زۆر لەوە گەورەترەکەەوە ئەوان بیری لێ دەکەنەوە بتوانن بە کردەوەیکی تیرۆریستی دەرز بخەنە نێوماڵی گەلی کورد و هەرێمی کوردستان. کاک نزار پێم خۆشە جەنابەت لە هەموو شرۆڤەکەتدا جەختەکەی تۆ لێ گوتاری و یەکڕێزی ینی بەڕێزت کە وێ ڕێەوەی پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان بووی کادرێکی پارتی دیموکراتی کوردستانی ینی هەستان بۆ کردووە ئێوە وەکو تاکێک کە یەکڕێزی و یەک گوتاری لە ئێستادا لە هەموو کاتێک پێویسترە بۆ هەرێمی کوردستان و بۆ گەلی کورد بە تایبەتی بەگشتی بەدڵنیاییەوە لە هەموو قۆنەغەکانی شۆڕشدا لە هەموو کات و سات و لە هەموو بارودۆخێکدا یەکڕێزی و تەبایی گەلی کورد یەکڕێزی و تەبایی پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێویستە. بۆیە ئەم ئەزمونە ئەم خۆشگوزەرانیە ئەم حکوومەت و ئەم پەرلەمانەوە بە سادەی ناتۆتە ئاراوە ئەمە هەمووی بە خوێنی هەزارەهان شەهید و بە ملیۆنەها شەهید
لە ناو هەرێمی کوردستان و لە نێوگەلی کوردستان داهاتوتە ئاراوە بۆیە ئەبێ ڕەچاوی ئەم هەموو تەزئیە و ئەم هەموو ماندیبوون و خوێنڕشتنی گەلی خۆمان لەبەرچاو بێ بۆیە بە دڵنیاییەوە ئەمە مایەی خۆشحاڵیایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمە مایەی خۆشحاڵی هەموو تاکێکی گەلی کوردەکەوە ئەمڕۆ خطابێکی سیاسی یەگرتو لە هەرێمی کوردستان لە ڕاگەیانەکان دەبینین. بەڵێ ئێستا چەند گرینگە مەسەلەن کۆبوونەوە بکرێ لایەنە سیاسەکان بە تایبەتی لەسەروی هەموو یەکێتی و پارتی بێکەوە لەسەر ئاستی باڵا کۆ ببنەوە و بتوانن هەماهەنگیشی تەواو بکەن بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا مەسەلەن کە سەرۆک بافڵ سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان ئیدانەی بردومان و درۆنبارانەکانی کرد وتی ئەمە لەگەڵ ئازیزانمان لە هەولێر بێکەوە دەوەستین. یعنی ببێتە گوتارێکی گشتگیر ئەمە بۆ پاراستنی هەرێمی کوردستان وەکو جەنابەت فەرمووت کە ئەمە بە ئاسانی بەدی نهاتووە. بێگومان لە یادی 16 ئابدا دوێنێ چەند هەواڵێکی ئێمە لە سەرکردایەتی لە ئاستی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە چەند دیمانەیەک ئاماژەیان بەوە کرد کەوا لە ئێستادا دانیشتن و گفتوگۆی هەیە و پێم وایە گفتوگۆیەکانیش لە نێوان ئەم دوو پارتە دەسەڵاتە تاکو ئێستا نەوەستاون وە دڵنیاشین لەوە گفتوگۆ بەردەوام دەبێ و گفتوگۆی زیاتریش دەبێ و ئینشاءڵڵا لە کاتێکی زۆر نزیکیشدا پەرلەمان کارا دەکرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی دەی هەرێمی کوردستان پێک دەهێنرێ. بەڵێ زۆر جار لە کاتی شەڕ و جەنگەکاندا مەسەلەن هەندێک جار گوێمان لە هەندێک شت دەبێت لەلایەن هاوڵاتیانی خۆمان لەلایەن هەندێک لایانی هەندێک مێدیاوە هەندێک خەڵکەوە یان پیج و ئەکاونتەوە مەسەلەن هەوڵی دووبەرەچی دەدات کاک نزار. ئەم دووبەرەچیە هیچ بە دەردی ئەمە دەخوات مەسەلەن ئمە بڵین با هەولێر باشتر بێ پارێزراوتر بێ نابا سلێمانی پارێزراوتر بێ یعنی لە زاخۆ بۆ پێنجوێن یا زاخۆ بۆ خانەقین هەمووی یەک پارچەنی هەمووی هەرێمی کوردستان نیە مقدسات هەرێمی کوردستان نیە. ئێمە لە پێشتریشدا ئەم بابەتانەمان بینیوە تۆ ئەگەر بتەوێ تۆ نەتەوەیەکی زیاتر لە 7 میلیۆن هاوڵاتی ئەمە بتەوێ هەموو خەڵک تەید و هاوکار و مۆیەدی ئێمە بی نەخێر و دەستی دەرەچیش دەستێکی زەقە لە پاڵ ئەو کەسانەی کەوا بەردەوام دووبەرەچی یاخۆت دەیانەوێت دەرز بخەنە نێوان پارت و لایەنە سیاسەکان بەڵام پێم وایە ئەم پارتە دەسەڵاتانەی خۆمان یاخود سەرکردایەتی سیاسی خۆمان زۆر لەوە وشیارتر و حەکیمترن کەوا ڕێگە بدەن بەو کەسانە یاخود دڵی ئەمانە خۆشکەن کەوا بیانەوێ دەرز بخەنە نێو ماڵی کورد و دەرز بخەنە نێو ڕێزەکانی پارت و لایەنە سیاسیەکان بەدڵنیاییەوە نەخێر و ئەم پارتە دەسەڵاتدارانەی خۆشمان ئەمە قبول ناکەن و لە ئێستادا ئەوەی مایە خۆشحاڵیە ئێمە دەبینین ئینتیما یاخود هەستی نەتەوایەتی لای ئەم جیلێ نوێیە زۆر لەوە زیاترەکەوە نەیاران و نەحەزانی گەلی کورد بیری لێ دەکەنەوە بۆ نمونە بینیمان کاتی ئەم بارودۆخەی ڕۆژئاوا بینیمان خەڵک لە سلێمانی و لە دهۆک و لە هەولێر و لە تەواوی هەرێمی کوردستان و پارچەکانی تریش هەڵوێستی خەڵکمان بینی خەڵک بە شێوەیەک لە بابەتی هەستی نەتەوایەتی هەندێک شتی لە هێڵی سوورە بۆیە ئێمە داواکارین جارێکی تریش هەرچی زووە خیتابی سیاسی و پەیامی سیاسی پارت و لایەنە سیاسیەکان بەهێزتر بێ یەکگرتر بێت تەباتر بێ بۆ کاراکردنەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان و خۆشترکردنی گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوا بەدڵنیاییشەوە ئەمە دەبێتە ئەرچی لە پێشینەی ئەم پارت و لایەنە سیاسیانەی کەوا حکوومەت پێک دێن و و ئینشاءڵڵا لە کاتێکی نزیکیش ئەم مژدە بەخشە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبەخشێ بۆ ئەوەی لە ئێستادا ئێمە دەبینین لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوا هەرێمی کوردستان بۆتە چەترێک بۆ هەرسێ پارچەکانی تریش ئێمە لە هەرێمی کوردستان کەوا لە هەولێری پایتەخت هەر بە خۆمان نبینین ئێمە برایانیشمان لە پارچەکانی تری هەرێمی کوردستان لە پاڵ خۆمان دەبینین بۆیە لە ئێستادا بابەتی قەزیەی قەومی بابەتی نیشتیمانی لەلایەن هاوڵاتیانی تاچی کورد ئەمە بووە بە بابەتێکی زۆر لەوە گەورەترکەوە نایار و دوژمنانی گەلی کوردستان بیری لێ دەکەنەوە بۆیە من دڵنیام لە کاتێکی نزیکدا ئەم مژدە بەخشش دەبەخشن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا کاک دوێنێ هەواڵێک هەبوو بەڕێز کاک نزار مەسەلەن باز لەوە کرا کە بەڕێز نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان تا ڕادەیەک قسەی خێریان نێوەنگیری کردووە ئێستا پێت وایە لە دوای ئەو بابەتە بەڕێزیان پەیوەندی ئەکا بەلایەنە پەیوەندیدارەکانی ئێرانەوە کە جارێکی تر جەخت کاتەوە لەوەی کە هەرێمی کوردستان بێلایەنە لەو جەنگە و پێویست ناکە ئێمە
بە جۆرێک لە جۆرەکان دڕدۆنگ بینیان بە گومانەوە لە یەکتر بڕوانین؟ ئێمە لە دەستپێکی بەرنمەکەی جەنابەت ئاماژەماندا وتمان هەرێمی کوردستان زۆر خۆی پاراستووە لەم ئاگربارانەی کەوا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەیە یاخود لە بینی نێوان ئەو دوو وڵاتە زلهێزانە هەیە و بەدڵنیایشەوە سەرکردایەتی سیاسی کوردستان سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت دەستەوەستان نەوەستاون بەردەوام لە پەیوەندیدا بووینە لەگەر سەفارەت و قونسوڵخانەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی کوردستان نەکەوێتە ژێر کاریگەری ئەم کردەوە تیرۆریستیانە لە هەر لایەنێک بێ یاخود لە هەر شتێک بێ پێم وایە دیبلۆماسیەتی سەرکردایەتی سیاسی کوردستان و هەرێمی کوردستان و پارت و لایەنە سیاسیەکان تا ئەو لەحزەیە کە ئێمەمانان دیمانەی جەنابەت دەکەین پێم وایە تەوازن و یاخود سیاستێکی دیبلۆماسی زۆر جوانیان پەیڕەو کردووە لەو بابەتە. بەڵێ باسی بژێوی ژیانی خەڵکت کرد بە ڕێزکاک نزار مەسەلەن چەند گرینگە بۆ لەگەڵیشیا باسی ئینتیمای نیشتیمانیت کرد مەسەلەن خەڵک بۆی بێزار نەبێەوە خۆشەویستی نیشتیمانی لە دڵدا کاڵ نەبێتەوە چەند گرینگە بە پەلە کار بکرێ بۆ ئەوەی ئەو نەهامەتیانی طبعاً مەسەلەن لەگەڵ لێرە کێشەیە کە بێ هەڵبەت لە هەولێریشێ لە هەولێر هەبێ لە هەڵەبجە شەیە مەسەلەن بتواندرێت حکوومەتێک بێ کە خزمەتی خەڵک بکە و ئەو شێشە و نیگەرانیانەی خەڵکێتی ئاش بکاتەوە بۆی خەڵک لە حاڵەتێکی ئاوادا هەمووی بەیەک دەنگ و بەیەک ڕنگ پشتیوانی لە قواری هەرێمی کوردستان بکات. بێگومان ئەمە هیوایەت و ئاواتی هەزارهان دایکی شەهید و نەوەی شەهید و ڕۆڵەی شەهیدە ئەمە هیوایەتی باب و باپیرانە ئەمە هیوایەتی پێشمەرگەکانی ئەیلول و گوڵانە ئەمە هیوایەتی پارت و لایەنە سیاسیەکانە ئەمە هیوایەتی هەزارەهان دایکی شەهید و گەنج و دلسۆزی هەرێمی کوردستانە بۆیە داواکارین هەرچی زووە پەرلەمان کارا بکرێتەوە و ئەم پارت و لایەنە سیاسیانە دەستخەن لە ناودەستیەک و خیتابی سیاسی کوردستان بەهێزتر و بە قووەت پیشانی نەیارانی گەلی کورد بدەن. باشە کاک نزار ئێستا ئێمە ئەتوانین ئەگەر یەک و یەکگرتوو بین لە عراق چی بەدیبێنین بۆی بتوانین پێیان بڵین کاکەیەوە کە باسی سیادە ئەکرێ لە گومرگێکەوە لە پاسەوانی سنوورەوە لە هەموو ئەو شتانەی هەتانە ئەڵێن ئەمە عێراق و چوارچێوی فیدراڵیە بەڵام کە وەختێک درۆن دێ وەختێک موشک دێ ئەبێ خۆمان بەرگری لە خۆمان بکەین ینی چۆن ئەبێ ئەم گوتارە کوردیت لە عێراق بگەێنین. ئەم بابەتە پێم وایە تەجروبەی زۆرمان هەیە و نمونەی زۆریشمان لە بەردەستە مەرحوم جەنابی مام جەلال لەگەر بەڕێز جەنابی سەرۆک بارزانی کاتی خۆی کەوا لە تشکیلکردنی بنیاتنانی عێراقی فیدرال جەنابیان بە پەیامی یەکگرتوو بەیەکەوە بزانە ئەو کات چی چەسپا لە ناو دەستوری عێراق ئەو کات چیان کرد لەبەرەوەی خیتابی سیاسی جەنابی سەرۆک بارزانی و جەنابی مەرحوم مام جەلال یەک هەڵوێست بوو بزانە چیان کرد لە ئێستادا ئێمە خەریشین ئەوەی ئەوان کردیان ئێمە بەس بیوەستێنین شتەکان تەزاوزی سەر مادە دەستوریەکانی عێراق نەکرێ ئێمە بەردەوام داوا دەکەین بزانە مادەی 140 چی لێ هات بزانە چەند شتێکی تر کەوا لە عێراق کاریگەریان هەبوو ئەمە هەمووی ئامانج ئەوە بوو کەوا لەوانەیە خیتابی سیاسی لەو کاتە یان لە هەندێک بیر و ڕای جیاواز خیتابی سیاسیمان یەک نەبێ بەدڵنیاییەوە هەر نیفاقێک یاخود هەر تێکنەگەیشتنێک لە نێوان پارت و لایەنە سیاسیەکانیان هەر گرفتێک لە بینی پارت و لایەنە سیاسیەکان دەبێتە دەرزێک لە نێو ماڵی کورد ئەمەش چه زەرەر دەکە بەدڵنیاییەوە گەلی کورد زەرەر دەکا بۆیە چەندی گەلی کورد یەکگرت و یەک ڕێز و تەبابێ بەدڵنیاییەوە ئامانجە گەورەکانی گەلی کورد زیاتر بەردەستە دەکرێن زیاتر دەتوانین پەیامەکانی خۆمان وەکو حکوومەت هەرێمی کوردستان و گەلی کورد بگەێنین. کاک نزار باسی پارچەکانی دیکەیان بەشەکانی دیکەی کوردستانی گەورەت کرد مەسەلەن هەرێمی کوردستان چەند گرنگە وەکو پێگەیەکی سەرەکی بۆ بەشەکانی دیکەی کوردستان لانی کەم وەکو پاڵپشتێک بۆ ئەوی ئەوانیش بە مافە کولتوری و نەتەوایەتی و نیشتیمانیەکانی خۆیان بگەن. هەرێمی کوردستان لە سی و چەند ساڵی ڕابردوو لە پیشاندانی ئەو دیموکراسیە لە پاڵپشتی لە برایانمان لە هەرسێ پارچەکانی تر هەرێمی کوردستان کەوا چەترێک بووە بۆ نەتەوەکانی تریش بۆ گەلی عێراق و بۆ سونە و بۆ شیعە و چەترێک بووە هەرێمی کوردستان بە بەردەوام چەترێکی ئاشتی پارێزی بووە هەرێمی کوردستان بەردەوام نێوەنگیری ئاشتیانەی بینیوە هەرێمی کوردستان بەردەوام پێگە و پەناگە بووە بۆ هەموو
ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان و غیرە هاوڵاتی هەرێمی کوردستانیش کەوا بەبیرت دێ لە 2014 و 15 لە هاتنی لێشاوی هاوڵاتیانی براسوونەکانمان بۆ هەرێمی کوردستان سلێمانی و دهۆک و هەولێر دیتت چۆن هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرگایان کردەوە بەڕووی ئەو هاوڵاتیانەکەەوە توانرا لێرە بە ملیۆنەها کەس داڵدە بدەین و خزمەتی بکرێ. هەرێمی کوردستان دەمێکە پیشانی دەرەوەی داوەکەەوە شوێنی ئارامگەیە شوێنی پەناگەی هاوڵاتیانی ترە و بە دڵنیاییشەوە سەبارەت بە براکانمان لە پارچەکانی تری هەرێمی کوردستان خۆیان بینیویانەکەەوە لێرە چ ڕۆڵ و خزمەتێک و چ تەقدیرێک و چۆن لە نێو ماڵی خۆیان گوزەرانی خۆیان دەکەن لێرە بە دڵنیاییەوە بوونی هەرێمی کوردستان بوونی حکوومەت هەرێمی کوردستان کاریگەری هەیە بۆ پارچەکانی تری هەرێمی کوردستانیش. بەڵێ بەڕێز نزار سورچی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ دەرفەتە سوپاس بۆ شتۆڤەکانی بەڕێستان سوپاس دەکەم.